مامۆستا سەید ئەحمەد کەسایەتی دەڤەری ڕاپەڕین و ڕابوونی ئیسلامی و کادیری دیاری کۆمەڵی دادگەری کوردستان لا تەمەنی 66 ساڵیدا و بە نەخۆشی کۆچی دوایی کرد. دوای مانەوەی ماوەیەک لە نەخۆشخانەی بەخشین لە شاری سلێمانی بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە مامۆستا سەید ئەحمەد بەیەکجاری ماڵ ئاوایی کرد و تەرمەکەی لا مەڕاسیمێکی گەورەدا بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری و بەرپرس و ئەندامانی کۆمەڵ و چین و توێژە جیاوازەکانی لا گۆڕستانی چوارقوڕنەی زێدی خۆی بە خاک سپێردرا. ئەو برابەڕێزەمان وەکو باسییان کرد ئەم دووبارەی ناکەمەوە حەقیقەت پیاوێکی دڵسۆز دیندار خەمخۆر بەمشور و بە پەرۆش و پیاوێکی ماندوونەناس ینی فەضائیلی زۆر بوون وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئوذکوروا مەحاسینە مەوتاکم. حاجی سەید ئەحمەد سیفەتی باشی زۆر بوون و شوێنەواری باشیشی بەجێ هێشتووە. ئێمە ئاوا کەم قەڵەباڵغێ دەبینی لەسەرم گۆڕستانە وەکو هیچێک لە زانایانی پێشین گوتوویەتی بەینەنا و بەینەکم یەوم الجەنائز لە نێوانی ئێمە و ئێوەدا ڕۆژی بە خاک سپاردن. ئەوەی کە بۆ خوا سوڵحاو بێ هەموو ئەوانەی کە دۆستی خوان و ئیمانیان بەخوا و پێغەمبەری خوا هەیە صلى الله عليه وسلم بووی بە پەرۆشن. کاک سەید یەکێک بوو لە کەسایەتی کۆمەڵایەتیە گشتەکان لە خەمی بواری کۆمەڵایەتیدا بوو لە سنوورەکە و لە کاروانی ئیسلامیدا مێژوویەکی پڕسەروەری هەبوو. هەتا من لە کاتی نەخۆشیدا بە خزمەتی گەیشتین لەسەر تەختی نەخۆشی لە ماڵەوە کە کەوتبوو لە سوڵحدا بەشداری کردبوو بەشداری لە سوڵح و ئاشتەوایی و چاکسازی کۆمەڵایەتیدا دەکرد. ئەمە ئەوە دەسەلمێنە کە کاک سەید ئەوەندەی کە دەرفەت و بواری بوو بێت لە ژانێدا لە بواری کۆمەڵایەتی و لە بواری کاروباری ئیسلامیدا لە خزمەتکاری ئیسلامی لە خزمەت کۆمەڵانی خەڵکدا بەوە ئەو کۆمەلگایەدا و بەتێکرا. بۆیە بەڕاستی لە دەزانی خەسارەتێکی گەورە بوو داواکارین لە خوای پەروەردگار کە خەمی دڵی هەموو لای ئەکەم کە هاوڕێ و هاوسەنگەرانی بەدڵی پڕ لە خەم و بە چاوی پڕ لە فرمێسکەوە ماڵ ئاواییان لە مامۆستا سەید ئەحمەد کرد و دەڵێن لە دەستدانی خەسارەتێکی گەورەیە بۆ دەڤەرەکە باسی کەسایەتی و ڕەوشت بەرزی و خزمەتە سیاسی و کۆمەڵایەتیەکانی دەکەن. بە حکمیەوەی کە بەرپرسی ئێمە بۆ بەرپرسی ناوەندی کۆمەڵاتی بوو ئێمە وەکو ئەندامی ناوەندی کۆمەڵاتی لە خزمەتیدا بووین. پیاوێک بوو بەبێ فەرق و جیاوازی لە ناو خەڵکدا کاری خەڵکی ڕای دەکرد ئیشی سوڵح و سەلاحەتی خەڵکی دەکرد کێشە کۆمەڵاتەکانی و ئەوسە خۆی گرت بوو بۆ زۆربەی شوێنەکان کە ئێمە لەگەڵی دەچوین لە هیچ شوێنێک لە هیچ مووقیفێک قسەی ڕە نەدەکرایەوە. ئەو مامۆستایە وەکو باوکێک تەعاملی دەکرد لەگەڵ ئێمەدا بە تایبەتی لە ناوڕابوونی ئیسلامی کۆکەرەوەی سەرجەم بیر و بۆچۆنەکانمان بوو هەر کاتێک گرفتێک کەوتە نێوان ئێمە ئەو وەکو باوچێک داهاتە نێوانمان بەڕاستی هەمومان بە قسەکانی ئەو ڕازی بووین و هەر گرفتێک ببیان لە ناو کاری ئیسلامی لە ناو کاری کۆمەڵایەتی تەنانەت لە کاش کێشە زەواجدا ئەم دەستی تێخستایە چارەسەری کێشەکان دەکرا. حاجی سەید ئەحمەد ناوی تەواوی سەید ئەحمەد سەید حەمەدەمینە ڕێکخستنی دێرین و کادیری باڵای کۆمەڵی دادگەری و بەرپرسی ناوەندی کۆمەڵایەتی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵ بوو. کاک سەید ئەحمەد کەسایەتێکی تێکۆشەر و ماندوونەناس و بە خزمەت و بە مشهور بوو. لە زۆربەی کێشە کۆمەڵایەتیەکاندا دەورێکی باڵای هەبووە بۆ ئاشتەوایی و پرس و ڕاوێژی پێدەکرا. ئاکار و ڕەوشت و کەسایەتی بەرزی بۆ هەتایە لە دڵی خەڵکی دەڤەری ڕاپەڕیندا دەمێنێتەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ناحیەی چوارقوڕنە.